قۆناغی کۆتایی قیرکردنی ڕێگای دووسایدی کفری کەلار دەستی پێکرد. بڕیارە لە 2 مانگی تردا ئەم ڕێگایە بکرێتەوە. نێوان کفری و کەلار نزیکتر دەکاتەوە و مەترسی هاتوچۆی ڕێگاکەش کەمتر دەبێت. بە پشتگیری بەڕێدان جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و وەزیری ئاوادارکردنەوە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ڕێگەبانی گەرمیان سوودمان لە بودجەی پرۆژەکە وەرگردووە. کۆی بودجەکە بۆ گەرمیان و بەتابەتی بۆ قەزای کفری سەرفەکرێت. لەوانە چەند گۆڕانکاریەکی تیا ئەنجام درراوە کە دروستکردنی دەواازەیەکی جوان بۆ قەزای کفری و ڕێگای کفری کارێز کە ڕێگایەکی کۆن بوو و خۆتانزان ڕێگایەکی زۆر خراپ و ئەو ڕێگایە کۆی هەڵەوە شوێنرێتەوە و سەر لەونێ دروستە کرێتەوە و لە هەمان کاتە ڕێگەی توکن عەزیز قادر دەبەسرێ بە قەزای کفریوە و ڕێگەی کفری 12 ئیمام قەرەبڵاغ. ئەمەیش لەسەر بودجەی ئەم پرۆژەیە جێبەجێ ئومێدەکەین لە ئایندەیەکی نزیکە کۆی ئەم پرۆژانە تەواو ببێ و بخرێتە خزمەت گشتیەوە. پرۆژەکە 6 ساڵە دەستی پێکردووە، بەڵام قەیرانی دارایی ڕایگرت بوو. لەگەڵ تەواوکردنیدا دەواازەیەکی مۆدێرنیش بۆ کفری دروست دەکرێت. ئەم پرۆژەیەکی استراتیژی و گرنگە لە دەڤەری گەرمان کە ڕێگای نێوان شاری کەلار و شاری کفریە و بە دووسایدکردنە و بودجەکەی 44 میلیارد دینارە. ڕێژەی ئەنجامدراوی گەشتۆتە 90% و بەدەر لەمە کە ئەم ڕێگایە هەیە ئێمە توانیمانە هەر لەسەر بودجەی ئەم پرۆژەیە سوپاس بەخوا چەند پرۆژەیەکی تر ڕەزامەندی وەرگرین و بچێتە بواری جێبەجێکردنەوە. دوای تەواوکردنی ئەم پرۆژەیە هەم هاتوچۆی هاوڵاتیان ئاسانتر و هەم مەترسیەکانی ڕووداوە زۆرەکانی هاتوشوێی ڕێگاکەش کەمترە بنەوە. سامان کەریم کورتسار نیوز، کفری.